و دوای ئەوەی کە هەموو تێستەکان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کۆتایی هاتووە دوێنێ کۆتا کۆبوونەوەی واتە ڕۆژی پێشووتر لە 8 مانگە دەتوانین بڵێن لە 7 مانگە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت لەسەر بابەتەکە کراوە و دوێنێش 8 مانگ کۆبوونەوەی لیژنەکە کراوە هەرچەند ڕەنگە هەندێک بڕیاری سەرەتایی درابێ بەڵام ئێمە چاوەڕوانەکەین بۆ دووە بڕیاری هەم لیژنەکە و هەم بەڕێز وەزیری کارەبای هەرێم و هیوادارین ئەنجومەنی وەزیرانیش هەرێمی کوردستانیش بە گرنگیەوە لەم بابەتە بڕوانێ بۆ ئەوەی بتوانن دادپەروەریەکی باش لە دابەشکردنی سەعاتەکانی کارەبا لە هەرێمی کوردستانە دابەش بکرێ. ئێمە لە کۆتاییە دوای کۆبوونەوەکە ئەمڕۆ ڕایژ و گفتوگۆرێکی زۆر و هەم ئەو بەڕێزانەی لایەنی واتە سێکتەری کارەبا ڕوونکردنەوەیکی باشیاندا بە سەرۆکایەتی بە لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەن و لە کۆتاییشدا ئێمە هەمومان گەشتنیە ئەو قەناعەتەی کە ئومێد دەکەین کە دابەشکاری سەعاتی کارەبا وەکو پێویست بێ و دادپەروەر بێ هەرچەند ئێمە گلەی و گازندەمانەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەوەی کە تا ئێستا لە ماوەی 31 ساڵی حکومڕانیە نەیتوانین وەکو پێویست کارەبای پێویست دابین کا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دیارە کارەبای هەرێمی کوردستان لە ئەو واتە ویزگەکانی بەرهەمێنێنی کارەبا بە غاز و هەروەها بە گاز ئۆیل و بە نەوتی ڕەش و دیارە دوکان و دەربەنیخانیش بە ئەو کارەکەن تا ئێستا واتە کارەبای پێویست ئەوەی کە خواستی لەسەرە تا ئێستا نەتوانراوە دابین کرێ ئومێد دەکەین سەبارەت بە غاز سەبارەت بە ئەوانەی کە بە گازی شەکەنوانشی بە نەوتی ڕەش حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێداواتە پێداویستەکانی بەرهەمێنانی وزگەی کارەبا دابین کا بۆی بتوان خواستی کارەبا بە پێی ئەوە بێ کە هاوڵاتیان پێویستیانە و لە ئێستادا کە بەهۆی پێوەری زیرەکەوە پێمان وایەکەوە پێوەری زیرەک دەتوانێت ڕێخستنێکی باشتر و خەسارە زۆر کەم کاتەوە لە دەتوانین بڵێن لە مەحەویلەکان و محەتەکان و لە هەموو شوێنەکانی تر